بینەران و بیسەرانی خۆشەویست کاکە بیسەرانی ئێمە تەنیا بینەرانمانەیە سڵاوی خوای گەورەتان لەبێت. وەک دەزانن کۆمپانیای ڕدمی ساڵانە بە زنجیرەیە گر لە بازاڕەکان بەردەدات. ساڵی ڕابردوش بە زنجیرەی ڕدمی نۆت 11 گڕی لە بازاڕەکان بەردا و ساڵانە لەم زنجیرانەدا میلیۆنان یەکە دەفرۆشێت. بۆ ئەم ساڵش کۆمپانیای ڕدمی بە چەند مۆدیلێک کە لە زنجیرەی ڕدمی نۆت 12 و نوێترین مۆدیلی کۆمپانیاکەیە هاتوۆتەوە نێو بازاڕەکان و دەیەوێت چێبڕچێ لەگەڵ بڕاندەکانی تکە بکات. و کۆمپانیای ڕدمی بەم زنجیرانە دەتوانین بڵێن دەتوانێت خۆی بسەلمێنێت و بە تایبەتمەندی بەرزووە نرخی هەرزان دێتە نێو بازاڕەکان و چێبڕچێ لەگەڵ کۆمپانیاکانی تر دەکات. بە خۆشحاڵی ئەمڕۆژ دوو موبایل لەم زنجیرەیە لەلای ئێمە بەردەستەکەیەکیان جۆرە ئاساییەکەیەتی کە ڕدمی نۆت 12 و جۆری دووەمیشیان کە جۆری 5Gەکەیەتی کە ڕدمی نۆت 12 پرۆی 5Gە لەلای ئێمە و دەمانەوێت پێداچوونەوەیکی تەواو بەم دوو موبایل لێ بکەین. ئایا چی جیای دەکاتەوە لە نەوەکانی پێشخۆی و هەروەها چی جیای دەکاتەوە لە تایبەتمەندی بڕاندەکانی تر و ئایا نرخی چەندە ئەم مۆبایلە بەڕاستی نرخی مۆبایلە شۆکتان دەکات و بەم تایبەتمەندی بەرزانە و بەم هەموو تایبەتمەندی و بەم نرخە جارە نرخەکەتان پێناڵن تا کۆتایی ڤیدیۆکە و دەگەڕێنەوە لاتان. سلاوی خوای گەورەتان لەبێت. من مەنسوور و باسم لە تێک پلەسەوە. سوپاس و ستایش بۆ خودای گەورە کە دەرفەتی داین لە ڤیدیۆیشتر لەگەڵتان بین بۆ ئەوی پێداچوونەوە بە دوو موبایلی نوێی کۆمپانیای ڕدمی بکەین کە یەکیان ڕدمی نۆت 12 ئاساییەوە ئەوی تریان ڕدمی نۆت 12 پرۆی 5Gە و پێشەوەی بچینە نێو باسکردنی تایبەتمەندەکانی ئەم دوو موبایلە بە پێویستم زانی سوپاسێکی تایبەتی شاومی عراق بکەین کە زەحمەتیان کێشە و ئەرچیان کێشە کە ئەم دوو موبایلیان بۆ ئێمە نردووە. دووبارە سوپاسیان دەکەین. نامەوێت جارێ باسی تایبەتمەندەکانی ئەم دوو موبایلە بکەم. با جارێ لە کارتۆن دەرێنانی هەردوو موبایلەکە سیر بکەین بەیەکەوە دواتریش دەچینە باسکردنی گشت تایبەتمەندەکان. ئەگەر لە سەرەتادا کارتۆنی هەردوو موبایلەکە بکەینەوە لە بەشی سەرەوەماندا کارتۆنێک هەیە کە کارتۆنەکە دەکەینەوە ئامێری دەرهێنانی سیمکارتمان هەیە و لە بەشی ناوەشدا ڕێبەری بەکارهێنانمان هەیە و بوونی کەڤەرێکی پارێزگاریە لە موبایلەکە و لە نێو کارتۆنی موبایلەکەش لە بەشی سەرەوەماندا موبایلەکەمان هەیە کە چەند تایبەتمەندیەک لەسەر ئەو نایلۆنەی کە تێیدایەتی بە کورتکراوەی نووسراوە. موبایلەکە لەم لادادنێن و ئەگەر ئێستا بچینە بەشی ژێرەوەی موبایلەکەمان ئەوە بارگاوی کەرەوەمان هەیە و ڕدمی نۆت 12 5G بارگاوی کەرەوەیکی 67 واتی لەگەڵدایە و هەروەها ڕدمی نۆت 12 ئاسایی بارگاوی کەرەوەیکی 33 واتی لەگەڵدایە و لە نێو هەردوو کارتۆنەکەشدا کێبڵێکی تایپ ئەی بۆ تایپ سیمان هەیە کە ئەمیش بۆ بارگاویکردنەوەی موبایلەکە بەکاردێت. ئێستاگەر بینە سەر باسی دیزایانی هەردوو موبایلەکە بە شێوەیەکی گشتی. هەردوو موبایلەکە لە بەشی پشتەوەدا خاوەندارەتی لە دوودانە کامێرای گەورە دەکەن کە لەسەر سەرکۆیەکدا جێگیر کراوە و کامێراکان گەورەن و ڕدمی نۆت 12 پرۆی 5G لە ناوەڕاست لە تەنیشتی هەردوو کامێرا گەورەکە کامێرایەکی تربوونی هەیە و فلاشێک لە ژێریدا هەیە. ڕدمی نۆت 12 ئاسایی لە تەنیشت هەردوو کامێرا گەورەکە فلاشێک و کامێرایەکی بچووک بوونی هەیە واتە جیاوازیەک هەیە لە نێوان شوێنی کامێرا بچووکەکە و فلاشەکە و بەڕاستی ئافرین بۆ کۆمپانیای شاومی کە دیزاینێکی تەواو جیاوازی داوە بەم نەوە نوێی کە جیاوازی دەکات لە نەوەکانی پێشخۆی. ئەگەر لە بەشی لاتەنیشتی موبایلەکان دەست پێ بکەین هەردوو موبایلەکە لە بەشی لاکانیدا شێوە تەختە کە ئەمەش دیزاینێکی جوانی داوە بە موبایلەکەەوە لە بەش لای ڕاستی هەردوو موبایلەکەمان دوگمەی پاوەرمان هەیەەوە پەنجەمۆری موبایلەکەشی لەسەر جێگیر کراوە و هەروەها لەسەر دوگمەی پاوەر دوگمەی زیادکردن و کەمکردنی دەنگمان هەیە. ئەگەر بینە سەر بەشی سەرەوەی هەردوو موبایلەکە بوونی ئارە و هەروەها مایکێکە و لە ڕدمی نۆت 12 پرۆی 5G بڵندگۆیەکیش بوونی هەیە بەڵام لە جۆرە ئاساییەکەی بوونی نییە و هەردوو موبایلەکەش لە بەش سەرەوە پشتگیری لە دەرچەی هێدفۆن جاک دەکات کە ئەمەش جێگەی خۆشحاڵەیە و لە بەشی لاچەپی موبایلەکەمان لە ڕدمی نۆت 12 ئاسایی دەرچەی سیمکارتمان هەیە بەڵام لە جۆری پرۆ 5Gەکە هیچ دەرچەیەکمان لە بەشی لای چەپ نییە. ئەگەر بینە سەر بەشی خوارەوەی موبایلەکە ڕدمی نۆت 12 پرۆ لە بەشی خوارەوەدا دەرچەی سیمکارت هەیە و مایکێک هەیە و دەرچەی بارگاویکردنەوەی تایپسی هەیە و هەروەها بڵندگۆیەک بوونی هەیە و جۆرە ئاساییەکەشی تەنیا مایکێک و دەرچەی بارگاویکردنەوەی تایپسی و
بڵندگۆیەک بوونی هەیە. ڕدمی نۆت 12 پرۆی 5G پشتگیری لە دوانە بڵندگۆی ستریۆ دەکات بە تایبەتمەندی دۆڵبی ئاتمۆس و هەروەها هەردوو موبایلەکە ئەستوریەکەیان 7.9 میلیمەترە و هەروەها چێشی ڕدمی نۆت 12 پرۆی 5G 187 گرامە بەڵام ڕدمی نۆت 12 جۆرە ئاساییەکەی تەنها 184 گرامە. و هەردوو موبایلەکەمان خاوەندارێتی لە پێوەری IP53 دەکەن بۆ بەرگریکردن لە ئاوتۆس. ئێستا گربینی سەر باسە گرنگەکەی ئەم موبایلەکە ڕوونماکەیەتی و ئێستا لەوانەیە بپرسم بڵێن ڕوونمای هەردوو موبایلەکە وەکوێکە بێگومان نەخێت دەزانم بۆ لەبەرەوەی لە نرخیش جیاوازن دەبێت لە تایبەتمەندیش جیاوازن. ئێمە ئێستا باسی ئەو تایبەتمەندیانە دەکەین کە لە ڕوونمای هەردوو موبایلەکەدا وەکو یەکە. ڕوونمای هەردوو موبایلەکەمان لە جۆری ئەمۆلیدە بە قەبارە 6.67 ئینچ باڕوونی فول HD+ و تێکڕای بەرزی چڕی پیکسلی هەر دوو ڕوونماکەشمان 395 ppi و ڕەشێنەی نۆچی ڕوونما لە بەشی سەرەوە و لە ناوەڕاستی ڕوونماکەمە جێگیر کراوە کە کامێرا سەلفەکەیەتی. و ڕوونمای موبایلی ڕدمی نۆت 12 پرۆی 5G بە تێکڕای نوێبوونەوەی 120 هرتزە و تێکڕای وەڵامدانەوەی سەری پەنجەشی 340 هرتزە و ئەوەی تایبەتمەندی ئەم ڕوونمایە جیاواز دەکاتەوە ڕوونمای موبایلەکەی تر کۆمەڵک تایبەتمەندین کە ئەوانیش ڕۆژنایی سەروی 900 نیتسە و پیشاندانی سەروی 1 بلیۆن ڕەنگە و پشتگیری لە تایبەتمەندی HDR10+ و دۆڵبی ڤیژن دەکات و پارێزراوە بە چینی گۆرەلا گلاسی نەوەی پێنجەم. هەرچی ڕوونمای موبایلی ڕدمی نۆت 12 ئاساییە لە نەوەی پێشخۆی ڕوونمای موبایلەکە تەنیا 90 هرتز بوو بەڵام لەم ڕوونمایەدا کە لەم نەوەیەدا بەکارهێنراوە 120 هرتزەوە بەم شێوەیە ڕێکخراوە کە هێرتزی ڕوونماکە لە نێوان 6 بۆ 90 بۆ 120 هێرتز ڕێک دەخات و هەروەها تێکڕای وەڵامدانەوەی سەری پەنجەی ڕوونماکەشمان 240 هێرتز و ڕۆشنایی ڕوونماکەشمان دەگاتە 1200 نیتز لە کاتی بەکارهێنان لە بەر تیشتی خۆردا و سەروی 1 بلیۆن ڕەنگە و پارێزراوە بە چینی گۆرەلا گلاسی نەوەی سێهەم. هیچ نەما لە باسی ڕوونما بۆتان باس بکەین. ئێستا بابینە سەر باسی چارەسەرکەری ئەم دوو موبایلەوە لە سەرەتاشدا لە ڕدمی نۆت 12 پرۆی 5G دەست پێ دەکەین. موبایلی ڕدمی نۆت 12 پرۆی 5G کار بە چارەسەرکەرێکی زۆر باشین کۆمپانیای میدیاتێک دەکات کە ئەویش دایمەنیستی 1080 بە ڕێیاڵەی 5G کە قەبارەکەی 6 نانۆمەترە و هەروەها یەکەی ڕێخەری گرافیکەکەشی مالی G68 MC4 و هەروەها موبایلەکەمە خاوەندارێتی لە ڕامێک دەکات بە قەبارەی 8 گیگابایت لە جۆری LPDDR4X جۆری بیرگەکەشی UFS 2.2 بە قەبارەی 256 گیگابایت و هەروەها خاوەندارێتی لە سیستەمێکی سارکەرەوە دەکات کە لە 12 چینی گرافیت پێکاتوە و موبایلی ڕدمی نۆت 12 ئاسایی کار بە چارەسەرکەری کۆمپانیای کوالکۆم دەکات کە ئەویش سنابدراگۆنی 685 کە یەکێکە لە سنابدراگۆنە نوێیەکان کە لەسەر ئەم موبایلە بەکار هاتووە و قەبارەکەشی 6 نانۆمەترە و یەکەی ڕێخەری گرافیکەکەشی ئەدرینۆ 610 و هەروەها موبایلەکەمە خاوەندارێتی لە ڕامێک دەکات بە قەبارەی 8 گیگابایت و لە جۆری LPDDR4X و بە هەردوو بیرگەی 128 گیگابایت و 256 گیگابایت لە جۆری UFS 2.2 و هەردوو موبایلەکەشمان چارەسەرکەرەکانیان لەلایەن زۆرێک لە کۆمپانیاکان بەکارهێنراون و لەو نرخی هەیەی یەکێکە لە باشترین چارەسەرکەرەکان کە لەسەر ئەم دوو موبایلە بەکار هاتووەوە کە توانە و ئەدایەکی زۆر باش پێشکەش دەکات. لە بەشی چارەسەرکەر هیچمان نێهێشتەوە بۆ گوتن با ئێستا بینە سەر باسی کامێرای هەردوو موبایلەکەەوە لە سەرەتاشدا لە ڕدمی نۆت 12 پرۆی 5G دەست پێ دەکەین. موبایلی ڕدمی نۆت 12 پرۆی 5G لە بەشی پشتەوەدا خاوەندارێتی لە سیانە کامێرا دەکات کە سەرچەکەی 50 مێگاپیکسلەوە وازی لە کامێرای کۆنباوی 100 مێگاپیکسلی هێناوە لەم نەوەیەدا زیاتر پەرەبایی ئایدراوە بۆ ئەوی توانایەکی باش و ئەدایەکی پاش لە ڕووی وێنەگرتن و ڤیدۆگرتەوە پێشکەش بکات و کامێرا سەرچەکەشمان بەڕوونی 50 مێگاپیکسلە بە هەستەوەری کۆمپانیای سۆنی IMX766 کە لەلایەن زۆرێک لە ئازبارزەکانیش بەکارهێنراوە کە ئاستێکی بێوێنە پێشکەش دەکات بۆ وێنەگرتنەوە بۆ ڤیددیۆ و بە تەکنۆلۆژیای دیژە لەرزینی OIS و هەروە قەبارەی پێکسل لەم کامێرەیەدا بریتە لە 1 مایکرۆمەتر و تیرەی کرانەوەی هاوێنەکەشی f1.8 و هەروە کامێرەی دووەمیشمان بریتە یاخود بڵێن بەڕوونی 2 مێگاپیکسلە بۆ وێنەی ماکرۆ و هەروە کامێرەی سێمیشمان 8 مێگاپیکسلە بۆ گۆشە فراوان بە پێوانی 119 پلە و گرتە ڤیددیۆش لەم موبایلێدا جیاوازە و تواناکەی بەرزکراوەتەوە لەنەوەی پێشخۆی کە
1080 پی بووەوە لەم نەوەیەدا کراوەتە 4K 30 فریم لە چرکەیەکدا و کامێرە سەلفیەکەشمان بریتێ لە 16 مگاپیکسل یاخود بڵێن بەڕوونی 16 مگاپیکسلە و گرتە ڤیدیۆش بۆ کامێرای پێشەوە 1080 پی بە 6 فریم لە چرکەیەکدایە. چی دەربارەی کامێرای ڕەدمی نۆت 12 یاخود بڵێن جۆرە ئاسایەکەی لە بەش پشتۆدا خاوەندارێتی لە سیانە کامێرا دەکات کە سەرچەکەی 50 مگاپیکسلە بە هەستەوەری ئایزۆسێل کە لە نرخی خۆیدا توانایەکی باش پێشکەش دەکات و تیریکرانەوەی هاوێنەکەشی f1.8 و کامێرای دووەمیشمان 2 مگاپیکسلە بۆ وێنەی ماکرۆوە کامێرای سێمیشمان 8 مگاپیکسلە بۆ گۆشەفراوان بە پێوانی 120 پلە و گرتە ڤیدیۆش لە مۆبایلەدا بریتێ لە 1080 پی 30 فریم لە چرکەیەکدا و کامێرە سەلفیەکەشمان 13 مگاپیکسلە. هەردوو مۆبایلەکەمە خاوەندارێتی لە نوێترین ڕووکاری کۆمپانیای شاومی دەکات کە ئەویش MIUI 14 کە بنچی نەکراوە لەسەر ئەندرۆیدی 13 کە لەم نەوەیەدا کۆمپانیای شاومی ئاستێکی باشی داوە بە هەردوو مۆبایلەکە لە ڕووی مۆشن و هەروەها لە ڕووی ڕووکار و هەروەها لە ڕووی ئاستی باتریەوە کە لەم نەوەیەدا تەواو پێشخراوە و چەندین گۆڕانکاری بەرچاو لەم نەوەیەدا کراوە. ئەگەر ئێستا بینە سەر باسی پاتری هەردوو مۆبایلەکەمە خاوەندارێتی لە پاترێک دەکات بە قەبارەی 5000 ملی ئەمپێر. جۆری پرۆیەکەی توانای بارگاویکردنەوەی 67 واتە و جۆری ئاسایەکەشی توانای بارگاویکردنەوەی 33 واتە و بارگاویکەرەوەکانیش لە نێو پاکەتەکەیدا بەردەست خراوە و جۆری پرۆیەکەی لە ڕووی بەرگەکردنی پاتریەوە توانایەکی یەکجار باچی هەیە بۆ گوتەی کۆمپانیای شاومی بێت دەتوانێت بۆ زیاتر لە 9 کاتژمێر بۆ یاریکردن بەکاری بهێنێت کە ئەمەش یەکێک لە پێوەرەکان بۆ ئەوەی بتوانێت کە زیاتر بەرگە بگرێت و پاتریەکەی بە شێوەیەکی بەرچاو دانەبەزێت و بەرگەکردنی زیاتر بێت جگە لە کۆرتێکسەکانی پرۆسەسەر و ئەوانە ئەوە دەگەڕێنەوە بۆ ئەو ڕووکارێکە لەسەری جێگیر کراوە کە ئەوش نوێترین ڕووکاری کۆمپانیای شاومیە کە MIUI 14 کە گۆڕانکاریەکی ئێجگار زۆر لەم ڕووکارە نوێیە کراوە بە قسەی کۆمپانیای شاومی بێت بەشێکی زۆر لەو کێشانێک کە پێشتر لە ڕووکارەکانیدا هەبوون لەم ڕووکارەدا چارەسەر کراوە. ئەوەی باسمان کە گشت تایبەتمەندەکانی هەردوو مۆبایلەکە بوو. دەزانم ئێستا چاوەڕوانی نرخەکان ڕەدمی نۆت 12 پرۆی 5G بە ڕامی 8 گیگابایت و بێگەی 256 گیگابایت نرخەکەی بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بە گرنتی 18 مانگی کۆمپانیای شاومی نرخەکەی بریتێ لە 269 دۆلاری ئەمریکی و لەوانەیە ئەم نرخە گۆڕانکاری بەسەردا بێت لەلایەن بەشێک لە دوکاندارەکان و ئەو کەسانی کە دەیفرۆشن یاری بە نرخەکان دەکەن و لەوانەیە نرخەکەی بگاتە نزیک 300 دلار یاخود بڵێن 300 دلار. ئەمە بەرپرسنین لەو نرخانەوە نرخی فەرمی کۆمپانیای شاومی تەنها 269 دلاری ئەمریکیە و جۆرە ئاساییەکەشی بۆ بیرگەی
128 گیگابایت و ڕامی 8 گیگابایت نرخەکەی تەنیا 169 دلاری ئەمریکیە کە بەڕاستی نرخێکی زۆر کەمە بۆ ئەم هەموو تایبەتمەندیە کە لەم موبایلەدا بوونی هەیە و ئەم نرخەش دیسان بۆی هەیە گۆڕانکاری بەسەردا بێت لەلایەن ئەو دوکاندار و شوێنانی دەیفرۆشن و یاری بە نرخەکە بکەن بەڵام نرخی فەرمی کۆمپانیای شامی تەنیا 169 دلاری ئەمریکیە و بیریشتان دەچێت دەمەوێت دووبارەیەکەمەوە هەردوو موبایلێکە گرنتی کۆمپانیای شامی لەگەڵدا کە گرنتێکەش 18 مانگە و بریکاری فەرمی بەرهەمەکانی کۆمپانیای شامی و ڕێدمی بۆ بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان هەردوو کۆمپانیای ئایتیلۆبی و مایتیلیکۆمە و پێشەوەی کۆتایی بە ڤیدیۆکە بێنم کە سبسکرایبی چەناڵەکەمان بکە و هەروە لایک و شەیری ڤیدیۆکەم کە بۆ زۆرترین کەس سوودی لێ ببینێت و زەنگوڵەکەش چالاک بە بۆی لە کاتی دانانی ڤیدیۆ نوێ ئاگەناوی چەناڵەکەمان بێوەی خۆشەویست بکە و دەمەوێت سوپاسێکی بەپایانی کۆمپانیای شامی بکەین کە بەردەوام پشتگیری ئێمە بۆەوە بەرهەمی نوێ بە ئێمە دەدات و بەرهەمی نوێ بۆ ئێمە ڕەوانە دەکات و ئێمەش لەلایەن ستافەکەمانەوە بە ستافێکی پرۆفشنال و باشترین شێوە پێداچوونەوە و ڕیڤیو بۆ گشت بەرهەمەکان دەکەین و دووبارە دەستخۆش بۆ کۆمپانیای شامی عێراق و لێر داهاتینە کۆتایی ڤیدیۆکەمان تا ڤیدیۆی داهاتوو بەخواتان دەستپێرین و خواتان لەگەڵ هەر سەرفراز بن.